جەماوەری بە شەرەفی هەر چوار پارچەکەی کوردستان مسلمانان لە هەر کوێیەکن سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێوێ. من وەکو مامۆستایەکی ئاینی تەواوی پشگیری خۆم دەرئەبڕم بۆ حزبی خوا و بێدوودڵی و هەموو بانگەشەیەکم تەنها بۆ لای خوا و پێغەمبەر و دینەکەیانە. ئەوەی دژایەتیان بکەوە ئەزانم دژایەتی دایک و باوک مەکە، هەتا ماوەم ڕقم هاالێ ئەوەیشی خۆشیانی گەرەک پێ و سەریان بخا بە دڵ و گیان خۆشم گەرەک پشگیریەکەم برامە هەرچی کەس مەمادام ئیماندار و مسلمانە و بەڵێنم داوە خۆشەویستانم هەتا ماوەم پشتی زاڵم نەگرم، چەپڵەی بۆ لێ نەدەم، کۆیلایەتی بۆ نەکەم، کۆیلایەتی تەنیا بۆ خوای گەوراکرێ هەتا وەکو دەست هەڵەگرێ لەو زوڵم و فەساد و گەندەڵیەی کە هاتیایە. ئازیزانم هەر شتێکە بینم چاکە جوانە دوعای خێرەکەم بەردەوام بێ، دەستخۆشی لێەکەم، حەزەکەم زیاتر فراوانتر بێتەوە. ئەم وڵات و نیشیمانەی کە من هامەتیایە بەقەد دنیایە خۆشم گەرەکە و پێم وایە خۆش گوزەرانی و کامەرانی وڵات لەوەیە بەرنامەی ئیسلامی تایە جێگیر بکرێ. هیچ بەرنامەیە وەکو ئیسلام نییە بۆ مسلمانان. ئازیزانم وەلا و پشگیری یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ئیسلام. ئەبێ ئاگات لێوێ بزانی ئەیدەیتە کێ، ئەبێ تەنیا بۆ خوا و بەرنامەی خوا و شوێن کەوتوانی خوا بێ، وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ ئەوثەق عوڕە الئیمان الموالاة في الله والمعاداة في الله. خۆشەویستانم ئەگەر وەلا و پشگیری تەنیا لەبەر خاک و وڵات باتایە ئەوە هەرگیز پێغەمبەرمان صلی الله عليه وسلم شاری مەکەی جێ نایەڵا، چونکە زۆری خۆشەویست. و ئەگەر لە بۆ سوڵتە و سامان باتایە ئەوە هەرگیز دژایەتی قوڕیشی ناکرد. قوڕیش هەردێکیان خستە چاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم فڕیدا. و ئەگەر لە بۆ هۆز و خزم و دۆز باتایە ئەوە هەرگیز پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دژایەتی ئەبوو لەهەب و خزمانی ناکرد. و ئەگەر لە بۆ خۆشگوزەرانی باتایە ئەو هەموو ناڕەحەتی ناچەشت، نەخێر، ئەو هەموو هەوڵێکی ئەوە بوو لیتەکوونە کەلیمەت الله هی العولیا، ئاواتی ئەوە بوو خوا سەربخا، خوای سەرخست، خوایش سەری خست. و هەر کەسێک ئێوەی وەکو محەممەد صلی الله عليه وسلم سەرکەوتوو بێ ئاوا هەر ناوی بمێنێ ئەوێ ئەو بەرنامەی کە محەممەد صلی الله عليه وسلم لەسەری ڕۆی ئەویش لەسەری بڕوە. ئەگینا ئەبێ تۆی مسلمان ساڵ بە دوای ساڵ سەبر زیاترکەی، چونکە خراپتر ئەبینی خراپتر ئەبیسی. سلام علیکم.